هەموو لایەنەکانی کوردستانی بە باشمانزانی کە لێرە کۆبینەوە و باس لەم بارودۆخەی ئێستای کوردستان بکەین و هەوڵ بدەین بۆ هەنگاوناز زیاتر بۆ بەرەو یەکڕیزی و پتەوکردنی پێگەی هەرێمی کوردستان و شام بدەینە بەر ئەو بارودۆخەی کە هاتوتە بەرێ و هەمومان بە هەست بە مەسئولیەتەوە لەم بابەتە بڕوانی و بە هەست بە مەسئولیەتەوە هەنگاو بنین و ئەوەی کە ضروریە لەم ئانووسەتەدا و لەم قۆناغەدا چییە بیکەین بۆ ئەوەی کە هاوکار بین کە زووتر چارەسەری کێشەکانی کە لە دەوروبەرمان هەیە و کێشەکانی کە لە کوردستان هەیە چارەسەریان بکەین. ەوە کارکردن بۆ بربەرەکانی لە بەرەنگاربوونەوەی ناحەزەکانمان لە هەموو هەولێکیان بۆ نکوریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان پێویستە ئێمە پێکۆبی. زۆر قسە لەسەر ئەوە دەکرێت کە ئێمە لە ناو لایەنە سیاسیەکان ڕەنگە لەو فترێ ناکۆچیەکانمان گەیشتۆتە ڕادەیەک کە مەجالی پێکەوە ئیشکردن نەبی بە تایبەتی لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردستانی. ئەمە دروست نییە چونکە خەباتی نیشتیمانی و نەتەوەیی زەرورەتی نیشتیمانی و نەتەوەیی ئێمەی کۆ کردوتەوە بۆیە تا ئەو زەرورەتە ببینێ ئێمە بەیەکەوەی و هەتا تەواوی ئامانجەکانی خەڵکی کوردستان پێی دەگەین ئێمە بەیەکۆ دەبین و هیوادارین کە خەڵکی کوردستانیش دڵنیا بێ لەوەی کە ئەو تەخویلەی دراوە بە سەرکردایەتی سیاسی بۆ گەیشتن بە ئامانجەکانی کۆتایی خەڵکی کوردستان بە ئەمانەتەوە دیفاعی لێ دەکەین بە پێی ئەو زروف و زەمانەی کە تێیدا دەژین. جەختمان لێکردەوە بەردەوام دەبین لەسەر یەکڕیزی ناوماڵی کورد و بە یەکڕیزی ئەتوانین ئەو خواستە و ئەو خەونانی گەلی کوردستان هەیە لە بەردەوام بەدی بێنین و ئەرک و بەرپرسیاری ئەو لایەنانە لێرە و کۆتایی پێ نایە بەڵکو بە گفتوگۆکردن بەردەوام دەبین لەگەڵ ئەو لایەنانی دیکەش بە پێویستی دەزانین تاکید لەوە بکەینەوە ئەمڕۆ هەموو لە کۆدەنگ بووین لەسەرەوەی کەەوە سەرڕای یەکڕیزیمان تاکیدکردنەوە لەسەر موەسساتی شەرعی و یەکڕیزی ناوماڵی کوردستانی و زایدنەوەی کە ئێمە لە کوردستاندا ئەو پرۆسەی میلەت سازیە بەردەوامە و بەردەوام دەبێتن و لە 2010دا موەسساتی شەرعی ئامادەیە بە حیوار لەگەڵ بەغدا و لەگەڵ هەموو کۆمەڵگەی نێودوڵەتی لە تەواصل دابین. ئێمە بەڕاستی ئەمڕۆ ئەم دانیشتنە ئەنجامێکی زۆر باشی هەبوو و هەموو ئەحزابە سیاسیەکان هەموو پێکهاتەکانی کوردستان تاکیدمان لەسەر ئەوە کرد کە دەبێ یەکەتی خەڵکی کوردستان بپارێزرێ، یەکێتی ئەحزابە سیاسیەکان بپارێزرێ بۆ پاراستنی مافەکانی خەڵکی کوردستان، ئەوەی پێش ڕفراندۆم و ئەوەی پاش ڕفراندۆمش بوو. تاکیدمان لەسەر ئەوە کرد ئیدارەی کوردستان دەبێ یەک ئیدارە بێ، هەمومان ئەو مافە نەتەوەیە کە مافی خەڵکی کوردستانە بپارێزین و دەرفەت نەدەینا خەڵکێکی تر یا دژمنانی کوردستان بۆ ئەوەی دووبەرێکی بخەنە ناو خەڵکی کوردستان، چونکە بەڕاستی ئەوە دەبێتە مؤامەرێکی زۆر گەورە لەسەر ئێمە. لە کۆبوونەوەی حزب و لایەنە سیاسی کوردستانیەکان ئێمە شۆک و پێکهاتێک تورکمان هەموو حزب و لایەنە سیاسیەکان لەم کۆبوونەوە بەشدار بوون و هەمومان هاوڕا بووین و ئەمڕۆ دوشتی زۆر گرنگ لێرە تحقیقرا یەکەمیان ئەو تابلۆیە ئیشارەت نیشاندرا کە هەتا ئێستا هەموو حزبە سیاسیە کوردستانیەکان بە یەکێتی و پارتیەوە بە پێکهاتە نەتەوەییەکانیەوە تورکمان کردان سریان ئاشور و ئەرمەن توانیتمان ئەم پێگەیە سیاسیە و ئەو سیستەمە سیاسیەی هەرێمی کوردستان بپارێزین سەرڕای ئەو ڕووداوانەی کە لە ماوەی ڕابردوو لەو ڕۆژانەوە ڕوویدا و ئیشارەتێک بوو بۆ هەموو ئەو لایەنە دەرەوەی هەرێمی کوردستان کە ئێمە هەتا ئێستا یەکڕیزی خۆمان پاراستووە. چۆن ئێمە لە قۆناغی پێش ئەنجامدانی ڕفراندۆم هەمومان لە یەک سەنگەردا بووین، ئێستاش وەکو حزب و لایەنە سیاسی تورکمانیەکان لەگەر کورد لە یەک سەنگەرداین و ئەو دۆخەی ئێستا چۆن بخوازیت حزبە سیاسی کوردستانیەکان سەرکردایەتی سیاسی کوردستان بەم شێوازە سیاسەتی خۆی دادەڕێژێت لە هەموو قۆناغەکان ئێمە بەیەکەوە دانیشتین. ئێستا ئەمری واقعی ئێستا و دۆخی سیاسی ئێستا چۆن بخوازیت بۆ بەرژەوەندیە باڵاکانی هەرێمی کوردستان و بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان ئێمە وەکو حزبە کوردستانیەکان و پێک هاتە نەتەوەییەکان بەیەکەوە دەبین یەک
و هەوڵش دەدەین ئەم کێشانە چارەسەر بکرێت و لە چوارچێوەی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان هەوڵ دەدەین پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا ئاسایی بکەینەوە دانوستاندن بەردەوام بیتن و تاکید بکەن لەسەر دامەزراوە شەرعیەکان وەکو پەرلەمان و حکوومەت بەڵام لە چوارچێوەی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان